خێراترین ئاژەڵی وشکانی لە سەر ڕووی زەوی دادەنرێت و خێراییەکی سەرسۆڕهێنەری هەیە. لە نێو باڵندەکاندا خێراییەکی بێوێنەی هەیە کە دەگاتە زیاتر لە 185 میل لە کاتژمێرێکدا. خێراترین ئاژەڵەکانی سەرزەوی. لە شانشینی ئاژەڵاندا خێرایی واتای جیاوازی هەیە بۆیان کە ئەویش ژیان و مردنە. ڕاوچەکان خێراییەکەیان بەکاردەهێنن بۆ زاڵبوون بەسەر نێچیرەکانیان، لە کاتێکدا هەندێک ئاژەڵی دیکە پشت بە خێراییەکەیان دەبەستن بۆ ئەوەی نەبنە ژەمێک خۆرە. بە خێراترین ئاژەڵی وشکانی لەسەر ڕووی زەوی دادەنرێت. توانای ئەوەی هەیە لە 0 بۆ 60 میل لە کاتژمێرێکدا لە کەمتر لە 3 چرکەدا ڕابکە. ئەویش چیتایە. ئەو جۆرە ئاژەڵە دەتوانێت بۆ ماوەیەکی کورت پارێزگاری لەو خێرایی بکات و دواتر خاو دەبێتەوە. لە کاتێکدا چیتا بە خێراترین ئاژەڵی وشکانی دادەنرێت، بەڵام پرۆنگهۆرن کە بە ئاسکی کێوی ئەمریکی ناسراوە خێراترین ئاژەڵی مەودا دوورە لە نێو ئاژەڵەکان. ئەو کات لەو ماوەیەدا دەتوانێت نزیکەی 35 میل لە کاتژمێرێکدا ببڕێت و تەنانەت لە مەودای کورتتردا خێراترە و دەتوانێت بگاتە نزیکەی 55 میل لە کاتژمێرێکدا بەهۆی توانای وەرگرتنی بڕێکی زۆر ئۆکسجین لە کاتی ڕاکردنی. هەرچی سەبارەت بە ئاژەڵی ئاویە، چەندین جۆری ماسی دەتوانن بە خێراییەکی سەرسوڕهێنەر لە ژینگەی خۆیاندا ڕێبکەن، بەڵام بەپێی هەندێک سەرچاوە ماسی جۆری مارلینی ڕەش خێراترینە و خێراییەکەی دەگاتە 80 میل لە کاتژمێرێکدا. هەروەها سەیڵفش ڕکابەری سەرەکی ئەو جۆرە ماسیەیە کە خێراییەکەی بە لایەنی کەمەوە بە 67 میل لە کاتژمێرێکدا مەزەندە دەکرێت. دیاریکردنی خێرایی مێرووەکان بە شێوەیەکی ورد پێوانەکردنی قورسە، بەڵام ئەوە ئاشکرا کراوە کە مێشولەی جۆری هۆرسفڵای دەتوانێت لە هەندێک بارودۆخدا خێراییەکەی بگاتە 90 میل لە کاتژمێرێکدا کە لە کاتی تاقیکردنەوەیەکی زانستیدا پێوانەکراوە. کاتێکیش باسەکە دێتە سەر خێراترین باڵندە، شاهین بە خێراترین باڵندە و خێراترین ئەندامی شانشینی ئاژەڵان دادەنرێت کە خێرایی فڕینی زیاترە لە 185 میل لە کاتژمێرێکدا لە کاتی ڕاوکردندا. باڵندەیەکی دیکەی خێرا هەڵۆی زێڕینە کە بە خێرایی زیاتر لە 150 میل لە کاتژمێرێکدا دەناسرێتەوە و دەتوانێت سوود لەو خێراییەی وەربگرێت بۆ ئەوەی نێچیرەکانی بە ئاسانی ڕاو بکات.